دوای کۆتایی هاتنی 72 سعات لە قەدەغەکردنی هاتوچۆ لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا لە ئێستادا ژیان لە شاری سلێمانی ئاسایی بۆتەوە و بازاڕ و دوکانەکانیش بەڕووی هاوڵاتیاندا کراونەتەوە. دوکاندارانیش لە شاری سلێمانی دوکانەکانیان بەڕووی هاوڵاتیاندا کردوێتەوە. ژیان بە جۆرێک ئاسایی بۆتەوە هەر وەک ڕۆژانی بەر لە جەژن کە هەموو پێداویستیەکی ڕۆژانە دەست دەکەوێت و هەموو دوکاندار و کاسبکارانیش گەڕاونەتەوە سەرکارەکانیان بۆ ڕاپەڕاندنی ئیشوکاری ڕۆژانی خۆیان. بازاکراوەتەوە ئێستا حالیان لەمڕۆ دوکانمان کردوەوە زۆر ئاساییە، هیچ شتێکیش لەخوا بەزای بێ شەشمشی دەنی تا ئێستا زۆر احتیاجیە، هیچ کێشەی نییە. ئیتر مەگەر ئیغوار چۆنەڵی وەکو شتێک ترس خاتە دڵی خەڵک و خەڵک نەوێرە بێتە بازاڕ وەگینا وەکو بازار احتیاجیە وەکو کرانەوەی دوکان و شتەکان هیچ کێشەی نییە. بازار کراوەتەوە وەساکە ئاسایی بۆ توانەوەڵا هەموو خەڵک دەتوانێت ئێستا بازار ئاسایی ئەرەوە هاتوچۆ زیاتر ئێستا. هەر لەگەڵکردنەوەی بازاڕ و دوکانەکان هاوڵاتیانیش بۆ دەستکەوتنی پێداویستیەکانیان ڕوویان کردووەتە بازاڕ. لەگەڵ ئەوەشدا وەک خۆیان ئاماژەی پێدەکەن پێویستە لەم قۆناغا سیارەدا هەموو لە هەوڵی خۆپارێزی بدات تا سەلامەتی تەندروستی هەموو لایەک پارێزراو بێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دوای جەژنی ڕەمەزانە هاتم بۆ بازار بەڕاستی هەنێ پێویستیمان هەیە کە لە بازارە بگەڕێن بیکڕین. ئەلحەمدولیلا ینی بازار کراوەتەوە، بازار زۆر بە هادی و بە ڕێکوپێشی ئەڕوا بەڕێوە. ئێستا بۆ پێداویستی ڕۆژانی خۆمان هاتوومەتە بازار، بازارش ئاساییە و زۆر تەبیعیە و خەڵک بە ئەرزی خۆش دەکرێت و هاتوچۆکات و من وەکو هاوڵاتێکی ئەم شارە ئەمڕۆ هاتوومەتە ناو بازاری سلێمانیەوە، بازاری زێوەر و شەقامی مەولەوی و خۆشبەختانە لەخوا بەزیابێ دوکان و بازار هەیە، خەڵکەکە جم و جۆڵێکی تێکەوتووە پێداویستی ڕۆژانەی خۆی بەکارهێنێت. کاتێ قۆناغی کارانتینەکردن لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستی پێکرد و دواتریش ئاساییکردنەوەی ژیان قۆناغ بە قۆناغ دەستی پێکردەوە، هەموو ئەمانە لە پێناو پاراستنی سەلامەتی تەندروستی خەڵکیدا بوو. ئێستاش دوای کۆتایی هاتنی 72 سعات لە قەدەغەکردنی هاتوچۆ بۆ ڕۆژانی جەژن جارێکی دیکە ژیانی ئاسایی ڕۆژانەی هاوڵاتیان دەستی پێکردوێتەوە. بەڵام ئەوەی داوا دەکرێت پێویستە هاوڵاتیان لە هەموو کات زیاتر پابەندی ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان بن تا سەلامەتی هەموو لایەک پارێزراو بێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.